بەناوی خوای بەخشندەی مێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامی بازخوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە نەرمونیانی لە ژیانی پێغەمبەردا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. خدای گەورە لە قورئاندا وەک منەتێک بەسەر پێغەمبەرەکەیدا ئاماژە بەوە دەکا کە لەبەر ڕەحم و بەزەیی خوددایە کە پێغەمبەر هێندە نەرمونیان و خۆشڕەفتارە مرۆڤەکان هاوشێوەی پەروانە حەز دەکەن بەرەو ڕووناکیەکەی بچن و لە پەنایەوە بحەوێنەوە، چونکە ئەگەر پێغەمبەر زبر و ڕق بوایە ئەوە خەڵکێکی کەم لە دەوری دەمایەوە. بۆیە دەبینی لە ئەنجامی نەرمونیانی و لەسەرخۆی ئەم پێغەمبەرە بەڕێزە مرۆڤەکان کۆشک و تەلاری تاریکی ستەمکارانیان جێدەهێشت و دەستیان لە ژیان و سامانی خۆیان هەڵدەگرت و کۆچیان دەکرد بۆ لای پێغەمبەری خوددا و پێغەمبەری مەزنیش بە نەرمونیانیەکەی توانی دڵەکان کەمەندکێش و فەتەح بکا و هێلانەی کوفر و نەزانی چۆڵ بکە. نەرمونیانی لە ژیانی پێغەمبەری خوادا قوشبنی سەرزەوی گرتبوویەوە. پێغەمبەری خوددا لە دار و بەرد و شاخێکەوە بۆ درەخت و ئاژەڵ نەرمونیان بوو. ئیدی با نەرمونیانی پێغەمبەرەکەمان بەرامبەر بە مناڵ و ئافرەت و مسلمانانی دەوروبەری بوەستێ. ئەنەسی کوڕی مالێک دەفەرمێت دەدانە ساڵ لە ژێر سایی پێغەمبەری خوادا بووم و گەورە و پەروەردەی کردم، تەنها جارێکیش ئۆف و ئاهێکم لێ نەبیست و لێم تووڕە نەبوو. هەمیشە نەرمونیانانە کارە ناڕاستەکانی بۆ ڕاست دەکردمەوە. نەرمونیانی چییە و بەچی دەوترێت؟ چۆن کارەکان دەڕازێنێتەوە؟ بانگەوازی ئیسلامی و بانگخوازی ئیسلامی چەند پێویستی بە نەرمونیانی هەیە؟ ئایا نەرمونیانی تەنها لە قسە و کرداردا یا دیمەنی ڕوخسار و فێنکی دەرونیش دەچنە خانەی نەرمونیانیەوە؟ لە ناوبەر و دژەکانی نەرمونیانی چین؟ نەرمونیانی ڕۆڵی لە پەروەردەی مناڵدا چییە؟ پێغەمبەری خوددا هەمیشە هەڵەی بەرامبەرەکانی بە نەرمونیانی ڕاست دەکردەوە. بۆچی؟ بەڕێزان بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر پاش ناو بڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا سەلاحەدین زانای ئاینی ئەم پرسە تاوتوێ دەکەین. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا سەلاحەدین زانای ئاینی زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی باس و خواست. زۆر سپاس دەکەم. سەلامت بێ. نەرمونیانی لە ڕەوشت و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا تەوەری بەرنامەی ئەمڕۆی باس و خواسە. بزانین نەرمونیانی یانی چی و دوایی باز لەوەکەین کە چۆن لە ژیانی پێغەمبەری خوا ڕەنگی داوەتەوە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. سەرەتا سڵاوی گەوری خی گەورە لە ئێوەی بەڕێز بێت و لە تەواوی بینەران و بیسەرانی بەڕێز کەوا ئێستا ئەوان گوێ لە ئێمە گرنەوە سەری ئێمەش دەکەن. دیارە نەرمونیانی کێک لەو سیفەتە جوانانی کە خی گەورە یەکەم کەس بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت کە کەسێکی دەبێت نەرمونیان بێت وە لەگەڵ ئەوەشدا ئاماژە بۆ دەفەرمێت کە موسڵمانان نەرمونیانی هەڵبژێرن، چونکە نەرمونیانی هۆکارێکە بۆ چاکڕاستی و باشی ژیان لە کاتێکدا کە لە کۆمەلگایەکدا نەرمونیانی زیاتری تێدا بێت. یەکێ لەو پەیامانەی کە خی گەورە لە قورئاندا ئاماژەی پێ دەفەرمێت و مسلمانانی لێ ئاگادار دەکاتەوە خی گەورەیە. خی گەورە ئەفەرمێت ادعوا إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. خی گەورە ئەفەرمێت ادعوا إلى سبيل ربك بالحكمة. یەکێ لەو شتانی کە خی گەورە پێمان دەفەرمێت بانگێشتی خەڵکی بکە بۆ سەر ئەو ڕێباز و ڕێگەی کە خی گەورە هەیەی کە دینی ئیسلامە بالحکمەتی بەدانایی کابێت داناییکێکە لەو شتانی کە بریتێن لە نەرمونیانی شەرت ئەو نییە کەسێک پەیامێک یان شتێک بگەێنێ بە بەرامبەرەکەی بەو شێوەیە بێت بڵێ 100% وەری بگرێت، بەڵام دەتوانین بڵین زۆر نزیکە ئەو کەسەی بەرامبەرەکەت کە شتێکی پێدەڵی زۆر نزیکە وەری بگرێ ئەگەر هاتو نەرمونیانی تێدا بێت. بەڵام ئەگەر هاتو کەسێک باتونیشی بێت تۆ لەم کاتەدا بە شوەیەکی تند بە شوەیەکی عنف ئەم ئاوی پێ ئەدەیاڵی فڵانە کەس ئەم ئاوە بخۆیتەوە، هەر چەند تونیشێتی لەوە چ بۆی نەخورێتەوە. بەڵام تەنانەت ئەوەی کە خی گەورە دەفەرمێ ادعوا إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة کە دیارە ئەمەش هەر بەشێکە لەوەی کە خی گەورە ئاماژەی پێ دەفەرمێت کە دەفەرمێ ئێوە بە قسەی جوان و بە وتاری جوان و وەروەها بە گفتاری جوان خەڵکی ڕابیهێنن لەسەر ئەوەی کە خی گەورە پێی فەرموون. مامۆستا نەرمونیانی چی دەگرێتەوە یا ئەو شتانەی کە دابەژە بن بەسەر نەرمونیانی چین؟ بۆ نمونە
ئایا نەرمونیانی هەر لە ڕەفتار و گفتارە یا شتەکانی تریش پێویستە نەرمونیانیان تیابێ؟ بەڵێ تاوان نەرمونیانی زۆر شت دەگرێتەوە. جاری وایە هەیە قسەیەکە، جاری وایە هەیە ڕەفتارێکە، جاری وایە هەیە بە ڕێگە ڕۆشتنیەکە، هەتا ڕێگە ڕۆشتنیێکێکە کە لەوانی کە خوای گەورە دەفەرمێت وعیباد الرحمن الذين يمشون على الأرض هونا. ئەفەرمێ یەکێ لە نیشانەی جوان و سیفەتی ئینسانی ئیماندار بریتە لە چی؟ عیباد الرحمن ئەو کەسانی کەوا ئیماندارێکی ڕاستەقینەن، واتە کەسێکی ملتەزیمن، کەسێکن پابندن بە شەرعی خوای گەورەوە. یەکێ لەو شتانە چیانە؟ ئەفەرمێ یەمشون على الأرض هونا. کاتێک کە بەسەر ڕێگا دەڕوات نە بە زۆر سەریعی ڕوات، نە زۆر هێواشش دەڕات، بەڵکو لەسەر خۆ دەڕات. نەرمونیانە کابێت تەنانەت نەرمونیانیش دەبێت لە ئینسانی ئیماندارە لە ڕێگەکەشدا لە چوون ڕێگەشدا ڕنگ بداتەوە. جاری وایە لە قسەکردندایە، جاری وایە لە شێوەیەکدایە کە ئەو کەسە وا لێ بکەی کە شتێک هەیە لە دڵ تا بەو کەسە بڵێ. جاری وایە لە بێدەنگیدایە، کەسێکە هێریش دەکاتە سەرت قسەت پێ دەڵێ شتێکی ناشرین پێ دەڵێ، بەڵام تۆ لەم کاتەدا بێدەنگە بیت. لەم کاتەدا ئەمە جۆرێک لە نەرمونیانی کەوابێت نەرمونیانی ناتوانین بڵین بەس لە ڕەفتارە، بەس لە قسەکردندایە. وەکو عەرزم کردن نەرمونیانی لە ڕۆشتندایە ئەیگرێتەوە، لە بێدەنگیە دەیگرێتەوە، لە هەڵوێستێکی شایە کاتێک کەسێک هەڵوێستێکی نابەرجێ ئەکات ئەو کەسە بە نەرمونیانی لەگەڵ یادەجوڵێتەوە. و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە بەم شێوەیە لەگەڵ ئەهلی قوڕێشدا دەجوڵێتەوەی کە لەو ڕەفتاران نەرمونیان بووە، بۆیە زیاتر خەڵکی گوێی بۆ گرتووە، وەروە خەڵکیش هاتوو لەسەر دینەکەی و سەربەرنامەکەی. مامۆستا خوای گەورە لە قورئانی پیرۆزە بە پێغەمبەری خوا فەرمێ یەکێ لە ڕەحمەت و بەزەییەکانی خوا ئەوەیە کە تۆ ئەوەندە نەرمونیانی خەڵکان لە دەورت خڕە بنەوە بە پێچانەوە ئەگەر زبر و دڵڕق و قسەڕق و نەرمونیان نەبوویتایە خەڵکان بەجێیان هێشتی. کەواتە هۆکاری سەرەکی کە خەڵکی لە دەوری بانگوازەکەی پێغەمبەری خوا کۆبوونەوە، خەڵکی خۆشیان ویست، خەڵکی هێلانە و کۆشکی تاریکی ستەمکاریان بەجێهێشت، کەواتە نەرمونیانی هۆکاری سەرەکی بوو بۆ کەمەندکێشکردن و ڕاکێشانی خەڵکی. بەڵە بێگومان خوای گەورەی کە لەو شتانی کە دەفەرمێت وما أرسلناك إلا رحمة للعالمين. كابير رحمة كاتك بيغمري خاصة أصلا خوي جورا ناردويتي بشكل رحمة بريتين للنرمونياني خوي جورا فنوك شون جناب الفرمو بكوديكي فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. خوای گەورە دەفەرمێ ئەگەر ڕەحمەتی خوا و بەزەی خوای گەورە نەبوایە و خەڵکانی کە لە دەوروپشتی تۆ ئیستەوا کۆبوونەتەوە بە هەزارەها خەڵک هەیە لە دەوروپشتی تۆ کۆبەتەوە بۆ بڕوای بە بەرنامەکەی تۆیە. خوای گەورە ئەفەرمێ وەلەو کونتە فەضەن غەلیظ القەلب، ئەگەر تۆ کەسێکی دەڕق بوویتایە، کەسێکی تووڕە بوویتایە، کەسێک بووی تونڕە بوویتایە بەرامبەر بە هەڵوێستی خەڵکێک کە بە شێوەیەکی نەفامانە هەڵوێستیانەکە لەگەڵ توە، تۆ بەو شێوەی لەگەڵا نەبوویتایە ئەو دەور و پشتە ئەو خەڵکی کە لەگەڵ توا ئیسە ئیمانیان هێناوە هەمیان وازیان دەهێنا. کەوابی ئەمە سیفەتێکی جوانە، بۆیە خوای گەورە لە قورئاندا دەیکا بە سیفەتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئەویش ڕائەهێنێ لەوەی کەوا ئەو سیفەتی تێدا بێت. بۆیە خوای گەورە لە قورئاندا دەفەرمێ وإنك لعلى خلق عظيم. براسي خلقي جوان زۆر شت دەگرێتەوە. یەکێ لەو ڕەوشتانی کە خلقی جوانە وخوای گەورە بە سیفەتێکی جوان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێت. خوای گەورە ئەفەرمێ بەڕاستی تۆ لە ئەخلاق و ڕەوشتێکی جوانای ئەو خوایەت و ئەو ئەخلاق و ڕەوشتەی پێداوی. یەکێ لەو ڕەوشتە جوانانە بریتە لە نەرمونیانی کەوا بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵەوەی کە کەسێک بووە کە ئینسانێک بووە خوای گەورەش ڕێنمونی کردووە. بەڵام ئێمەش کە مرۆڤین و کە مسلمانین کاتێ ئێمە خۆمان بە مسلمان دەزانین کە ئەو ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەرگرین کاتێکەوە ئێمە نەرمونیانی هەڵبگرین و لە سەرخۆیی هەڵبگرین و هیچ کاتێکیش دەرنەکەوتووە کە تونڕەوی ئیسفادی هەبوو بێت. هیچ کاتێ تونڕەوی ئیسفادی نەبووە، هیچ کاتێ تونڕەوی بەرەو پێش نەڕۆشتووە. لەوە چە ماوەیەک ئەم تونڕەویە برەوی پێ بدرێت، لەوە چێ خەڵکانێک هەبوو بێت تا ماوەیە لەگەڵ یا بوو بێت، بەڵام لە ئەنجامە هەڕووخان بووە، لە ئەنجامە هەر کۆتایی هەبووە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێمان دەفەرمێت ئێوە دەبێت نەرمونیار بن و خوای گەورە خۆشی پێ دەفەرمێت تا ئەمی مسلمان ئەو نەرمونیانە هەڵبژێرین. مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمیشە ئەگەر نێوان دوو ڕیانێک هەبوو بێ نەرمونیانی و بۆ توندگیری یا پەڕگیری هەمیشە لایەنی نەرمونیانی گرتووە. بۆ نمونە ئەنەس ئەو ڕیوایەتێکە فەرمێ دەدانە ساڵ لە لای پێغەمبەری خوا بووم ئەوەندە لەسەر خۆ ئەوەندە نەرمونیان بوو، ئەوەندە قسە پارا و ئەوەندە زمانی شیرین بوو لەگەڵما، تەنانەت من هەڵەشم ئەکرد خراپ پێم لاردانە یا خراپەیەکم ئەکرد یان قسەیەکی نەشیا و ئەو هەر بە نەرمونیانی و لەسەر خۆی ئەجوڵایەوە. یا ئەوەی کە بیلالی حەبەشی خەویلەیەکەوە ناتوانێت بۆ بەیانی خەبەریان کاتەوە بەیانی پێغەمبەری خوا بە ڕوویەکی خۆشحاڵە ئەی بیلال بۆ ئاوا تۆش نەوتوانی خەبەرمان کەیتەوە،
بەڵام لە بەرامبەردایە ئەوەی کە ئەو ئاعرابی لە حەوشەی مزگەوتەکەی پێغەمبەری خوا میزەکە لە بەرامبەر ئەمە هاوڵانی پێغەمبەری خوا ئەیانەوێت بە شێوەی توند و پەڕگیری و ڕقی و زبری ئەمانە وەڵامی ئەم بەڕێزانە بدەنەوە بەڵام پێغەمبەری خوا زۆر بە شێوەیەکی نەرمونیانانە زۆر بە شێوەیەکی دانایی وەڵامی ئەمە دادەوە. هۆکاری ئەمە چیە لە کاتێکا پێغەمبەری خوا لەوەچێ مافی خۆشی بێکە لە بەرامبەر ئەو هەقەی کە هی خۆیەتی و پێشەل کراوە مافی ئەوەی هەیە نانەرمونیانی بەکاربێنێ. بێگومان طبعا پێغەمبەری خوا ساسم کاتێک کە ئەمە دەفەرمێت خۆی لە ژیانی خۆیان بەرجەستی کردووە. یعنی چۆن لە فەرمودەکانیدا ئاماژەی بۆ فەرمووە ئێمە دەبێت نەرمونیان بین لە ژیانی خۆشیدا بەرجەستی کردووە بە فیعلن پێغەمبەری خوا ساسم نەرمونیان بووە. وەکوی کەوا جەنابەت فەرموو وەکوی کەوا لە تائیفا بوو وەکوی کەوا لە ناو مەکا بوو کە هێشتا ئیسلامەتی بەو شێوەی ئەلان نەکرابوو کە دەسەڵات هەبێت لە ناو موسڵماناندا کاتێکەوە خەڵکانی قوڕیش و مشریکانی قوڕیش ئەو پەڕی بێحورمەتییانە کرد بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو کاتێک دوعای خێرا کرد هەموو کاتێکی فەرموو ئەی خوایە ئەم قەومە نازانن ئاگادارن هێشتا ڕاستیەکانیان بۆ دەرنەکەوتە خوایە ڕەحمان پێ بکە. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیتوانی دوعا لە هەر کەسێک بکات لەوێ خی گەورە بۆی کە ئەو ئەویست بیکردایە بەڵام خی گەورە پێغەمبەرێکی ناردووە کە پێغەمبەرە ئینسانێکی نەناردووە بەواتە ئینسان بێوەکوی ئێمە بەپی ئارەزواتی خۆی بجوڵێتەوە بۆی خی گەورە فەرمووە قولوا للناس حسنا واتە خی گەورە ئەفەرمێت ئەی پێغەمبەری خوا کاتێک کە تۆ لەگەڵ خەڵکدا قسە ئەەکەی بە جوانی قسە بکە بە نەرمونیانی قسە بکە حتا لە فەرمودێکی لە ئاەتێکدا کە خی گەورە ئەفەرمێت لەگەڵ ئەهلی کتابەکە قسەکە بە نەرمونیان قسە بکە لەگەڵیانە نەفەرمە بەتون بجوڵێرەوە چکان نەرمونیانی هۆکارێکە بۆ قەنەعەت پێکردنی بەرامبەرەکەی وەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێت من حرم الرفق يحرم الخير پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ هەر کەسێک بێبەش بێت لە نەرمونیانی لە خێر بەگشتی بێبەش بووە يعني ئەوەندە گەورەیە نەرمونیانی ئەفەرمێت لە خێر بێبەش بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ خێزانەکانیان زۆر نەرمونیان بووە کاتێکە ئەو تۆمەتە گەورە هەڵەبەسن بۆ عایشە دایکی ئیمانداران ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێت بۆی هەڵەبەسن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵ ناچێت دەستناکە بە قسەکردن دەستناکە بە جوێنەدان ناچێت خێرا بچێ وەڵا مادەم وایان تۆ ئەو کوژم نەخێر ئەی فەرموویە ئەی عایشە بڕۆ ماڵی باوکی خۆت هەتا خوای گەورە حکمان ئەسێنێت ئەنی کەسێکی نەرمونیان بووە ئەو کاتە خوای گەورە لە دوای ئەوە خوای گەورە ئاەت دێنێتە خوارەوە کە پاکیزیەتی عایشە دایکی ئیمانداران خوای گەورە لە ئاسمانەوە دێنێتە خوارەوە کە پاکیزێ عایشە هیچ خراپێکی نەکردووە کابێکی لەو شتانەی کە فێرمانەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەرمونیان بۆ بەرامبەر بە خێزانی خۆی بەرامبەر بە دەوروبەری خۆی بەرامبەر تەنانەت بەرامبەر بە کافران و مشریکانی قوڕیش کاتێک کە دەچێت بۆ تائیف خەڵکی تائیف و گەنجان و ئەو کەسانی کە نەفامن وا پێشوازی بە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەکەن کە بەڕەنگێک بەردەبارانی ئەکەن بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناچێت دەستکا بە جوێندان پیان ناچێت دوعایان لێ بکات ئێمە بووینە وامانە کرد بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای گەورە خۆی گۆشی کردووە وێ دەفەرمێ ئەی خوای ئەمانە نەزانن ئەمانە نەفامن خوای ڕەحمە پێ بکە خوای گەورە هیدایەتیان بدە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەندین فەرمودەدا کە ئاماژە بۆ دەفەرمێت لەوانە ئەبوو سوفیانە یان بڵین سوفیانی ثەوریە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هەر کەسێک ئەفەرمی هەر کەسێک ئەمر بکا بە چاکە و نەهی بکا لە خراپە لە ناو خەڵکیە سێ سیفەتی دەبێت یا بێت یەکێ لەو سیفەتانە دەبێت کەسێک بێن نەرمونیان بێت چکا کەسی تند کەسی تونڕە و ناتوانێت ناو خەڵکیە بژی وەکو عەرزم کردم ماوەیەک لەتوانێت بژی بەڵام دوایە ناتوانێژ وەکو چۆن خوای گەورە بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت تۆ نەت ئەتوانی بژی ئەگەر هاتوو نەرمونیان ویتایە بۆیە دەفەرمێت کە لەو سیفەتانە کە دەبێت لە سوفیانی ثەوری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت لە کەسێکە کە ئامۆژگاری خەڵکی بکات دەبێت نەرمونیان بێت بەڵام نەرمونیانی ئاگادار بین بەرامبەر بە کەسێک بە شتێکە کوفر و بێدینی بێت بۆ نمونە کەسێکەوە کوفر ئەکات تۆ هەر بێدەنگ بێت نەرمونیانی بەو شێوەیە ئەبێت کە تۆ دەبێت جوابی بیتەوە دەبێت قەنەعەتی پێ بکەیت دەبێت ئامۆژگاری بکەیت نەک بێدەنگی کەوا نەرمونیانیش هەندێک جار لەوەیە کەوا تۆ دەری بڕی بە قسەکردن هەندێک جار لەوەیە کە تۆ بێدەنگ بیت هەندێک جار لەوەیە لە کردەوەکانمانە نەرمونیان دەبێت دەرکەوێت کەوا بە پێ کاتووە پێ زەمانەکان نەرمونیانی دەرەکەوێت کە ئێمە چۆن لەگەڵ دەوروبەری خۆمانە هەڵ بکەین. بەڵێ مامۆستا وەگەزانین بانگەوازی ئیسلامی بەهۆی نەرمونیانیەوە خەڵکی لە دەوری کۆبوویەوە بانگخوازی موسڵمان تا چەند پێویستە ئەم نەرمونیانە لە ژیانی خۆیان ڕەنگ پێ بداتەوە وەکو چۆن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو هەموو نەرمونیانەی تیابوو لە ژیانی ڕۆژانەی خۆیان. بەڵێ طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم
یەکێک لەو سیفەتانی کە لە ئیماندارە هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت کەسی ئیماندارێک کە ئیماندارە و بەڵام تێکەڵی خەڵکی ئەبێت لەگەڵ کەسێکە کە ئیماندارە و بەڵام تێکەڵی خەڵکی نابێت. ئەفەرمی ئەو کەسی کەوا ئیماندارێکی ڕاستەقینەیە و بەڵام تێکەڵی خەڵکی ئەبێت واتە لەگەڵ خەڵکیە گفتوگۆکات ڕاستیەکان بۆ خەڵکی ڕوونەکاتەوە. ئەفەرمێت چاکتر و باشترە لای خوای گەورە لەوەی کەوا کەسێک ئیماندار و بەڵام حەقی بەسەر هیچ شتێکەوە نەبێت. کەوا بێت کەسی ئیمانداری ڕاستەقینە ئەوەیە کە لەناو کۆمەڵگادا کاتێک کە ئامۆژگاری خەڵکی ئەکات بەتابەتی لە بانخوازاندا بەتابەتی بە شێوێکی گشتی لە ناو موسڵماناندا. چکە جاری وا هەیە کەسێک دەچێت بە وڵاتێکی غێرە موسڵمان ئەم کەس لەوە چە نوێشکاڵیش بێت کەم نوێژیش بێت بەڵام لە سەرێتی کە پێوترە موسڵمان سیرەکەین بەهۆی ڕفتارێکەوە خەڵک لەوە دین سیرەکات ئەڵە فڵان کەس مادە موسڵمانە هات چیەکات زۆر کات بۆ لە وڵاتانی ئیسلامیدا کاتێکە لە کاتی فتحدا بووە هەندێک لە وڵاتانی کە ئیسا ئێمە پێڵین وڵاتانی ئیسلامی و خەڵکێکی زۆری لە موسڵمانتیایە بە شمشێر مسلمانان نەچوونەتە ناویەوە بەڵکو بە ڕفتار و شتی جوان و ئەخلاقی جوان مسلمانان چوونەتە ناو وڵاتانە مسلمان بوون. کەوا بێت یەکەم لەو شتانە ئەوەیە ئینسانی ئیماندار ئینسانی مسلمان لە ڕفتارەکانیدا بەڕاستی قسەکانی ڕفتارەکانی هەسوکەوتەکانی نەرمونیان بێ. بۆیە ئیسایی کە لەو عیبانە هەندێک خەڵک هەیە کردێتە بەڵگە لەسەرەوە کاتێکەوە کەسێکی مسلمان کەسێکی ملتەزیم هەڵەیەک ئەکات ئەڵێن فڵانە کەس وایە ینی ئەیهێنن بەسەر دینەکان ناڵن فڵانە نەفەر ئەمەی کردووە. بۆیە ئینسانی مسلمان دەبێت زۆر ئاگادار بێت کەسیتی مسلمان دەبێت زۆر ئاگادار بێت کاتێکەوە هەر خۆی بە مسلمان ئەزانێ وا سیر نەکات بڵێ من هەر خۆم بەڵکو دینەکەشی لەگەڵیدایە. بۆ لەبەر ئەوە ئێمەی مسلمان لەم کاتەتا کە بڕاستی مسلمانە لە ناڕەحەتیدان لە ناخۆشیدان یەکێک لەم هۆکارانە کە ئێمە ئەممەتیان بەڵێ مامۆستا یەکێک لە سیفەتە جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە نەرمونیانیەتی بەرامبەر بە مناڵان ئەوە تا یەکێ لە هاوڵانە بێ یان یەک کەسێکی ئاسایی هەست لای پێغەمبەری خوا لەو کاتا ماچی حەسەن و حوسێنەکە کابراژە لێ وەڵام من دە مناڵم هەیە تا ئێستا ماچێکم نەکردوون. پێغەمبەری خوا فێ من چی بکەم کەوا خوای گەورە ڕەحمی لە دڵی توا هەڵگرتووە ڕەحم و بەزەی بەرامبەر بە مناڵ لەگەڵ نەرمونیانە چۆنی ئایا جیاوازن و ئێمە پێغەمبەری خوا چۆن تەعاملی لەگەڵ مناڵا کردووە و نەرمونیانانە پەروەردەی کردوون و ئازاریشی نەداون و قسەشی پێ نەوتون. بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جارێکیان کاتێکەوە نوێژ ئەکات لەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر ئەمێنێتەوە لە کاتی سوژدا وا ئەچێتە تەسەوری سەحابە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفاتی کرد بێت بەڵام لەو کاتە حەسەن لەسەر پشتی پێغەمبەری خوا بێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵکانێکی لای ئێمە بووینایە لەوە چێ بڵین دزلەیەکمان لێ بایە لەوە چە فڕەمان بایە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەندەمایەوە تاوەکو ئەو لەسەر پشتی تیاری خواردووە ئەمجا هاتە خوارەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەسەن و حوسێنی ئەبردە سەر مینبەر لەگەڵ خۆیانی تا ئەو کاتێک کە گاڵت و گەپی لەگەڵاکردن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تا ئەو دەقەی یەکێ لە سەحابەت هاتە خزمەتی پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا من بەشێک لە ماڵەکەم داوە بە کوڕەکەم تۆ ئەڵەی چی؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئایا تۆ ئەم بەشە داوە بە کوڕەکەت بەشێکی واشە داوە بە کوڕەکانی تریان بە کچەکانی تر؟ فەرمی نەخێر ئەی پێغەمبەری خوا بەس بەشی ئەوم داوە. فەرمی چۆن شتێک ئەکەی کە ئەمە تاوان بێت و بەشی منیشی تا بێت؟ فەرمی بڕۆ ئەمە هەڵبۆشێنێرەوە چونکە ئەوە حەقی ئەو نییە. کەوا بێن نەرمونیانی کاتێک کەسێ لەگەڵ منداڵەکەی خۆیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی ئەمە بووە حتا ئیکە لەوانە ئێمە هەموو شتێکی بۆ بەجێ هەشتین وەکو سونەت تەنانەت کاتێک کە ئەچی کەسێک ئەچێ بۆ سەر ئاو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێری کردوین چۆن بچین و چۆن بینە دەرەوە چی بڵین کەینە دەرەوە چی بڵین کە چوونە ژوورەوە چی بڵین. بەڵام شتێکی پێ نەوتوین چونکە خۆی نی کردووە کە ئەویش لێدانە لە ئافرەت بە هیچ کاتێک لە خێزانی خۆی نەداوە هیچ کاتێک ئەزێدانی خێزانی خۆی نەکرد جوێنی بە خێزانی و بە باوکو دایکی ناوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ناو خۆیان لە ناو ماڵ و مناڵی خۆیان قودوە بووە لە دەریشەوە قودوە بووە. بۆیە خوای گەورە ئەفەرمێ تۆمان بە جوانترین ئەخلاق و خۆڕەوش پێگەیاندووە. خۆ ئەگەر هاتوو پێغەمبەری خوا ئەم ئەخلاقی نەبوایە بەڕاستی دەبووە لەکە دەبوایە ئێمەش بمان کردایە ئەگەر هاتوو پێغەمبەری خوا نەرمونیان بوایە ئێمەش تونڕەو بوونایە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا ئەفەرمێت لە هیچ شتێکە ئەگەر هاتوو نەرمونیانی تێدا نەبێت بەڕاستی ئیلا ناشرینیەکەت هەر شتێک نەرمونیانی تێدا نەبێت ناشرین نەبێت.
ئەو فەرمودەی صحیحە و هەر شتێکیش نەرمونیانی تێدابێت ئللا جوانیەکات ماسەکەواتە نەرمونیانی کۆڵەکەی هەموو کارێکە بڕڕێی هەموو کارێکە بێگومانە ینی یەکێکە لە قەنەعەتکردن بەرامبەر بە بەرامبەرەکەت یان هەر شتێک وەکو چۆن لە کوردواری خۆمانە ئەڵێن بە قسەی خۆش مار لە کون دەرەوە ینی نەرمونیانی هۆکارێکە بۆ ڕاستکردنەوەی بەشی بڵین ژیانی خۆمان بۆ ئیستا لە بەشێک لە وڵاتانی ئیسلامی بۆ لە وڵاتی خۆمانە ئیستا کەس لەگەڵ کەسە ناڕەحەتی ینی یەکتری قوبوڵ ناکات بەڕاستی نەرمونیانیمان تێدا نییە نەرمونیانیمان تێدا نییە کە لەگەڵ یەکتریدا بتوانین قسە بکەین سازشکردنمان نییە لەگەڵ یەکتریا کە قەنەعەت بە یەکتری بێنین ئەمە هۆکارێکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زیاتر تاکید دەکاتەوە لەسەرەوەی کەوا ئێمە ئیماندار دەبێن نەرمونیار بین تەنانەت لەگەڵ حیواناتە یەکێ لەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێت کاتێک ئێوە حیواناتان سەر بڕی بۆ نمونە مریشکێک یان ئاژەڵێکتان سەر بڕی لە بەرچاوی یەکتریا سەری مەبڕن مەیهێنە ئەو لە بەرچاوی ئەو سەر ببڕی یان بە چاقوی کول سەری مەبڕن یان عەزیەتیان مەدەن یان لە پشتی منەوە سەریان مەبڕن ئەفەرمێت ئەمریکا لەو ڕەحمانی کە هەر کەسێ ڕەحمی لە دڵا نەبێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێت هەر کەسێ ڕەحم بە خەڵک نەکات خوای گەورە ڕەحمی پێ ناکات خەڵک فەرمێتی من لم يرحم الناس لم يرحمه الله بەڕەحم بە عام بەرامبەر بە خەڵکی نافەرمێ هەر کەسێ ڕەحم بەرامبەر بە ئیماندار بە مسلمان نەکات فەرمێت هەر کەسێ ڕەحمی بەرامبەر بە خەڵکی نەکات خوای گەورە ڕەحمی پێ ناکات کابێ ڕەحمکردن تەنانەت جاری وایە لە قسەکردنێکەوەیە جاری وایە هەیە لەوەی کە ئازاری نەدەی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ئێوە لەگەڵ دراوسەکانی خۆتانە چاک بن ئێوە زەرر و زیانیان بەرامبەر مەکەن کابێ نەرمونیانی بەشەکە لە ئەخلاق و خۆڕەوشت کاتێک کەسێک غەڵەتێکیش بەرامبەر بکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرامبەر بە خێزانەکانی خۆی زۆر نەرمونیان بووە میشە بە شانازیەوە باسی کردوون لە هەڵە و کەموکورتەکانیان خۆش بووە بزانی نەرمونیانی پێغەمبەری خوا بەرامبەر بە ئافرەت تا چ ڕادێ بووە و چۆن چۆنی بووە و ئێمە چۆن بتوانین پندوانە لە نەرمونیانی پێغەمبەری خوا بەرامبەر بە خێزانەکانی پندوانە وەربگرین تەمەنۆ عەرزم کردی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ کاتێک لە خێزانی خۆی ناوە تا ئێمە چاوی لێ بکەین هیچ کاتێک بەرامبەر بە خێزانی خۆی بە خراپە نەجوڵێتەوە حتا عایشە دایکی ئیمانداران ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ناو ماڵەکەی خۆیدا کاتێک کە پێڵاوەکەی یان جلوبەرگەکەی بدڕایە خۆی دەیدوریەوە وەکو لای ئەمە نەچوو عەلی بڕۆ ئەمریکا بەسەریا هیچ کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئافرەتی وەکو کۆیلە سەری نەکردووە وەکو کۆیلە بۆ معنایی کە ئەو خزمەتکار بێت و پیا و ئاغا بێ بەسەریەوە هیچ کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئیمانداران و بە موسڵمانانی نەفەرمووە ئەو خێزانەی تۆ عەبدێکە لای تۆ فەرموویەتی ئەمە ئامانەتێکە لای ئێوە ئەم ئامانەتە دەبێت ئێوە بیپارێزن دەبێت ڕێزی لێ بگرن دەبێت حورمەتی بگرن کەوا بێت یەکێک لە حورمەتەکان ئەوەیە ئێمە نەرمونیان بین مامۆستابێت لە نەرمونیانیشە بۆ من ئەگەر نەرمونیانی گۆڕا بۆ سەرزەنشت و تووڕەبوون ئەبێت لەوەشا زۆر دادپەروەر بین بۆ پێغەمبەری خوا هەموو کات لە ماف و حەقەکانی خۆی خۆش بووە هیچ کاتێ سەرزەنشتی بەرامبەری نەکردو بەڵام ئەگەر سنووری خوای گەورە حدودی خوای گەورە شکێنرابێ یا ئازاری موسڵمانێ درابێ یا وەکو ئەگەر موسڵمان غیبەتی موسڵمانێکی تری کردبێ پێغەمبەری خوا بە شێوازی ڕوخساری ناڕەزایەتی دەربڕیوە یا زۆر جار دیمەنی ڕوخساری سوور هەڵگەڕاوە ئێمە پێغەمبەری خوا تا چ ڕادەیە دادپەروەر بووە تەنانەت لە گۆڕینی نەرمونیانیەکەشی بەرەو سەرزەنشت و ناڕەزایی دەربڕین بەڵێ طبعا ئێمە هەمومان بیستمانە کێ حەمزەی مامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شەهید کرد کابرای بوو ناوی وەحشی بوو ئەم پیاوە کاتێکە هاو ئیمانی هێنا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ کاتێک قسێکی پێ نەوت هیچ کاتێک شتێکی پێ نەوت کە ئەم کەسە برینی بکولێنێتەوە کاتێکی ئیمانی هێنا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیمانێکی لێ قبوڵ کرد نەرمونیان بوو نەیفەرموو وەڵا ئەمنیش ئەبێت بەرامبەر بە تۆ ئاوا بکەم کاتێککە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ کەسێکە ڕەفیق بووە یان ڕەفیقایەتی کردووە هەستی کرۆ بۆ نەرمونیانیە کاتێککە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەندەها خەڵک هەبوو کە بێحورمەتیان بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کرد کاتێککە مەککە ئازاد کرا نەهاو سوکایەتی بە خەڵک بکات نەهاو یەکەیەکە بیانگرێ بەڵێ تۆ ڕۆژێک هەبوو ئاوا بووی فەرمی ئیستا ئەم ڕۆژەیە کە لێخۆشبوون و لێبوردەیی دەبێ هەبێ بەرامبەر بە خەڵکی هیچ کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرامبەر بە نارانی خۆی بەرامبەر بە کافران و مشریکانی خۆشی کە بەرامبەری دەجوڵانەوە بە توندی لەگەڵیان نەجوڵانەوە بەڵام لەگەڵ ئەمەشا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێک بووە حەق و مافی خەڵکی لە جێگەی خۆیان داوە بۆ نمونە تۆ سێ مناڵ چوار ماڵانی یان زیاترت هەیە یان خێزانت بە هەمان شێوە
لەوە چه کەسێکیانی زیاتر خۆش بوێت بەڵام خۆشویستیەکە بە معنا حەقی بەرامبەرەکەی نەفەوتاندووە یعنی کەسێکی زیاتر خۆشویستووە بەڵام حەقەکەی ئەوانی تری نەفەوتاندووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێکە خێزانی خۆی خۆشویستووە حەقی ئەوانیشی نەفەوتاندووە واتە حەقەکانی ئەوانیشی بە چاکی بە ئەنجام گەیاندووە ئەمجا لەگەڵ ئەوەشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرامبەر تەنانەت بەرامبەر بە ئاژەڵان بەرامبەر بە دار و درەخت یەکێ لەو شتانە ئەفەرمێت دەبێ ئینسانی ئیماندار کاتێکە چووە ژێر دارێکەوە ئەم دارە سێبەری هەیە نابێ کارێ بکات کە ئەو دارە پیس بکات دەبێت ئیسفادەیەکی هەبێت بەوەی کە کەسێکی تر چووە ئەو جێگە ئیسفادەی لێ وەربگرێت کابێ نابێت کەسێکی تونڕەوە بێت ببێتە زەرر و زیان بۆ خەڵکی جاری وایە کردەوەکەی زەرر و زیانە بۆ خەڵکی ئەفەرمێت تەنانەت بۆ بڵێن دار و درەخت بۆ گژوگیا هەموو شتەکان دەگرێتەوە کاتێکەوە ئێمە بمانوین نەرمونیانی خۆمان دەربڕین بەرامبەر بە کەسێک کە غیری موسڵمان بێت یان تەنانەت موسڵمانیش نەبێت مامۆستا نەرمونیانی پێغەمبەری خوا بەرامبەر بە موشریکین و جوولەکە و ئەوانە چۆن بووە لە سەردەمی هەم مەککە و هەم سەردەمی مەدینە کە دەوڵەتی هەبووە بەڵێ تەمەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرامبەر بە موشریکان کاتێکە دژایەتیشان کردووە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەردانی کردوون کاتێکە بە بەردەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تێپەڕیان کردووە سەلامی لێ کردوون یعنی نەهاتووە سەلامیان لێ نەکات بەردەم پێغەمبەری خوا تێپەڕیان فەرمی ئەسەلام عەلەیکم هەتا ئەو کاتەی جوولەکەکان بە فێڵێک سەلامیانەکرد لە پێغەمبەری خوا وتیان ئەسسلام عەلەیک عایشە دایکی ئیمانداران فەرمی ئەی پێغەمبەری خوا ئەزانن ئەوە چیەڵێت فەرمی ئەڵێن ئەسسلام عەلەیک یعنی مردن بۆ تۆ عایشە دایکی ئیمانداران جوێنێکی پێوتن بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی تۆ بەو شێ جوابیان بەرەوە بە جوێنی ئەوان نە کە ئەوەڵێ ئەسسلام عەلەیک تۆ بڵێ وعەلەیک حتا تۆ مەڵێ ئەسسلام عەلەیک واتە قسەکەی ئەو دووبارە مەکەرەوە واتە تەنانەت لە قسەکردنە لە گفتارە لە سەلامکردنە هیچ کاتێ ڕووی لە مشریکانی قوڕەش وەرنەگێڕاوە بۆیە لە عەبەسە وەتەوەلا کاتێک یەکێکە لە سوورەتەکانی قورئان لەم کاتە کۆمەڵێک لە سەرانی قوڕەش ژێنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وا هەستەکەمانە ئیمان بێنن لەو کاتە عەبدوڵای کوڕی مەکتوم کە کەسێک بووە سەحابە بووە بەڵام نابینا بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک ئەم سەحابە لێ نزیک ئەبێتەوە ئەوێ پرسیارێکی لێ بکات بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جوابی ئەو کەم ئەداتەوە ڕوو ئەکاتە سەرانی قوڕەش بۆچی ئەی فەرموو عەبدوڵا لە دامە لەگەڵ منایە خۆ ئەگە ئیستا پرسیارێکی جواب نەدەمت دوای تۆزێکی تر جوابی ئەدەمەوە بەڵام ئیستا ئەمانە سەرانی قوڕێشن بەشک و ئیمان بێنن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو نەرمونیانیە بەڵام خوای گەورە ئاەتیان ناخوار فەرمی ئەوانە ئیمان نانن تا ئەو ڕادێش خوای گەورە دڵنیای کردەوە فەرمی ئەمانە ئیمان ناهێنن بۆیە ئەو باشترە تا ئەو کەسانی تر حتا ئەو کاتی کە سەرکردەی منافقەکان عەبدوڵای کوڕی سەلول کاتێکە دەمرێت کوڕەکەی کە یەکێکە لە ئیماندارە ڕاستەقینەکان دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەی پێغەمبەری خوا حەزەکەم ئەزانم باوکم کیە ئەزانم سەرکردەی دووڕوەکانە بەڵام حەزەکەم وەکو شفاعەتکاری وەکو چاکەیەک کە ببێتە چاکەی بۆ ڕۆژی قیامەت دوعاکانی تۆ حەزەکەم نوێژی لەسەر بکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێژی لەسەر کە بەڵام خوای گەورە ئاەتیان ناخوار فەرمی جارێکی تر نوێژ نابێت لەسەر منافقین بکەی فەرمی ئەی پێغەمبەری خوا حەزەکەم کراسەکەتم بیتێ بیپێچم لە باوکمەوە بۆی لە ڕۆژی قیامەتە بێتە شفاعەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیفەرموو ئەو لاتر چێت کراسەکەی پێە یعنی زۆر نەرمونیان بووە بەرامبەر بە ئەو کەسانش کە زۆر دژایەتی پێغەمبەریان کردووە بەرامبەر بە ئەبوو جەهل بەرامبەر بە ئەبوو لەهەب سەردانی کردوون ژنی لێ خواستون یعنی بە ڕەنگێک دژایەتی نەکردووە مسلمانان لایەن سەیرە بۆ نمونە سەردانی دراوسەیەکی نامسلمانیان بکەن با جوولەکە بێ مەسیحی بەیان بۆ نمونە بچنە بۆ نمونە سەردانی نەخۆشەکانیان بکەن یا یاری لەگەڵ مناڵەکانیان بکەن بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە نەرمونیانەکەی خۆی کە سەردانی مناڵی نەخۆشی جوولەکەی کردو یا چاکەکار بووە لەگەڵ دراوسەکانیە توانیوەتی بە شێوەیەکی زۆر عەمەلی وەکوڵێ تەفسیری ئاەتی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین بکە سەلماندوویەتی کە بە نەرمونیانیەکەیەوە بۆ هەموو گرۆهی بەشەریە داهاتوە نەک بۆ مسلمانان بێگومان تەمەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێکە دەچێتە سەردانی کەسێکی موشریک یان کەسێکی جوولەکە یان کەسێکی گاور بە ڕەنگێک ڕۆشتووە کە دینیان پێڕابگەێنێت واتە نەرمونیان بووە بەرامبەریان کە سەردانی کردو نەک تەسلیم بوون ئەمە ئاگادار بین تەسلیم بوون جیایە لەگەڵ کەسێکە کە ئەو کەسە بێئیمانە بچی ڕاستی پێڕابگەێنی
نەک ئەوە تا ئەوەی کرد تۆش دوایی کەویت ئەو بڵین جەژنەکانی ئەوان بڵێ وەڵام نەبا نەرمونیانی بەرامبەریان با جەژنەکانی ئەوان بکەین نەخێر ئەمە نەرمونیانی پێ ناوترێت عادات و تەقالیدی نادروستی کە شەرعی خوای گەورە پێی ناخۆشە بڵێ با نەرمونیان بین با لەگەڵیانە بین نەخێر ئەوە نەرمونیانی پێ ناوترێت نەرمونیانی لە کاتێکدایە ئەو شەرعی خوای گەورە چی پێفەرمین کە ئێمە سەردانی بکەین سەردانەکە ئەوەیە کاتێک کە کەسێکیان نەخۆش هەبوو بچین عیادی بکەین دراوسێکمان هەیە خراپەمان بووی نەبێت یان کەسێک هەیە تووشی مشکلەیە بووە غەیری موسڵمانە لەگەڵ یابین بەڵام نەک تەسلیم بوون ئەمە جیایە ینی بە ئەومان بۆ جیابێتەوە تەسلیم بوون جیایە لەگەڵ ئەتوانین بڵین نەرمونیانیەکەی پێغەمبەری خوا لە دوو بوارەکەی عەقیدە و عیبادەتان نەبووە لە مەجالی ئەخلاقیات و تا ڕادێ سلوک و وەڵسوکۆتی پێغەمبەری خوایە بووە کە ئەمەش دەواازەیەکی زۆر گرنگ و واڵا بووە بۆ کەمەندکێشکردن و ڕاکێشانی خەڵکی چونکە خەڵکی هەتاوەکو ئەخلاقێکی پەسەند و جوان و ڕەوشتێکی پایە بەرز و نەرمونیانیەکی شیرین و بزە و زەردەخەنەیە لە تۆ نەبینن هیچ کاتێ ئامادە نین کە عیبادەت و عەقیدەی شەریعەت و ئیسلامە وەرگرن بێگومان کەواتە پێغەمبەری خوا تەنها لە مەجالی ئەخلاق و ڕەوشت و لایەنی کۆمەڵایەتیە زۆر نەرمونیان بووە و ئەمە ژۆکارێکی گرنگ بووە بۆ کەمەندکێشکردنی خەڵکی و هیچ کاریشی نەکردوێت سەر عەقیدە و بیرباوەڕی هەم خۆی هەم موسڵمانان و شوێنکەوتوانی ڕاستە تەمەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تا ئەو ڕادەی کەسێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا لەو کاتە یەکێک لە دەستکەوتەکانی شەڕیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەوزیعە کرد یەکێک لەو کەسانێک کە کەسێکی ناموسڵمان بوو ئەوە یەخەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گرت وتی ئەی محەممەد ئەی پێغەمبەری خوا ئیعدل تۆ دەبێت عادل بی دادپەروەر بە بەرامبەر بە خەڵک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆ بیوتایە ئەدەی سەحابە ئەوەی لێ بکەن فەرمی ئێرەی گرتە ئەو کاتی کە زۆر ناڕەحەت بوو فەرمی من عادل و من دادپەروەر نەبوون کی هەیە دادپەروەر بێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردەوەیەکی بەرامبەر نەکردووە بەشێک لەو کەسانی کەوا سەحابە بوون بەوە ئیمانیان هێناوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەدفعلی خراپی بەرامبەر نەبووە کاتێک کە ئەوان ڕەدفعلی خراپیان بەرامبەر هەبوو بێت واتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێک بەهات بێ بۆ کوشتنیشی بە شێوەیەک لەگەڵیان جوڵاوەتەوە کە ئەو کەسە قەنەعەتی هێناوە کە ئەمە کەسێکی ئیمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوایە بۆیە وەکو عەرزم کردن بەڕاستی لایەنی کۆمەڵایەتی ئێمەی موسڵمان یەکێک لەو شتانی نەرمونیانەکە بێت بەڵام کەسێک کە ناموسڵمانە بۆ نمونە ئیسا لە وڵاتی ئێمەدا دەتوانین بڵین جوولەکە هەبوو وەختی خۆی یان گاورەکان مەسیحەکان یان دەوتی هەندێک دینی تر هەیە ئێمە ئەو کاتە دینی خۆمان بە خەڵکی بە چاکی بە خەڵکی ڕائەگەێنین و وە پیان ئەسلمێنی دینی ئێمە دینێکی ڕاستە بەڕاستی ئەو کاتێک کە ئێمە نەرمونیانی بەرامبەریان سەردانیان بکەین و لەگەڵێنەدا بنیشین بەڵام دانیشتنەکەمان تەئسیر لە عەقیدەکەمان نەکات دانیشتەکەمان تەئسیر لە ڕەوشتمان نەکات نەک دانیشتنێکی وا بێت بچین بۆ لای بڵێ وەڵا تۆ ڕاست ئەەکەی ئەمانیش هەر هەیە و ئێمەش بۆ ڕامان پێێتی ئەمە نەرمونی مامەسا لە قۆناغی مەکەیە بە درێژایی 13 ساڵ پێغەمبەری خوا بەو هەموو نەرمونیانی و لەسەر خۆی و قسە و ڕەفتارە شیرینەی کە یەک شتی خراپی بەرامبەر بە مشریکینەوە بەڵام لە بەرامبەرە ئەبینین ئەو هەموو ئازارە بەندکردنیان لە شیوێ ئەبوو تالێب نازام ناوسکی حوشتریانە کە بەسەری مبارەکیان عەباکەیان لە ملیا گیرە کرد 1001 ناو ناتۆری خراپ لە ساحیر و جادوگەر و شێت و درۆزن و ئەم شتانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن توانی لەم قۆناغەی مەککەیە بەم هەموو دژایەتی و ئازار و مەحنەتەوە لە نەرمونیانی خۆی نەکەوێت و هەر بەردەوام بێ ئەمە چه سیفەتێکی بەرزی ئەم پێغەمبەرە بوو صلی الله علیه و سلم دواییش کە لە فەتحی مەککە ئەگەڕێتەوە هەر بە نەرمونیانیەکەی خۆی بەبێ ئەوەی غرورێکی بۆ دروست بوو بێ ئەم هەموو سەحابە چەک لە دەستە لە دەوروبەریان دەوڵەتی مەدینەی هەیە و پایتەختی هەیە و سوپای یەکگرتووی هەیە بەڵام پێغەمبەری خوا هەر بە نەرمونیانیش ئەگەڕێتەوە لای تەنانە دەڵێن ئەوەندە نەرمونیانیش بۆ بەرامبەر بە کەعبە ئەوەندە ئەوە سەری نەوی کردووە لەسەر حوشترەکەی تا مێزەرەکەی نزیکی ئەرزەکە بووەتەوە ئەم سیفەتە نەگۆڕی پێغەمبەری خوا لە نەرمونیانیە لە چێوە سەرچاوی گرت بوو طبعا ئێمە بێ و ئاەتەمان دامە لە بیر بێت خی گەورە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێک و پێغەمبەری قودوە بووە یەکێ لەو شتانە خی گەورە فەرمێ وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەحمەت بووە کەوا بێت ئەو پەیامەی کە ناردوێتی پەیامی خی گەورە بووە بۆیە ئەم نەرمونیانی دایمە هەبووە لەناو
لە خۆیدا وە خەڵکیشی فێر کردووە بۆیە ئەگەر پێغەمبەری خوای گەورە ئەخلاق و خۆڕەوشی جوانی فێر نەکردا ئەوش ئینسانێک وەکوی ئێمە بەڵام خوای گەورە فەرمێ ئێمە کردومانتە بە ڕەحمەت بۆ خەڵکی کاتێکەوە لە ناو مەککە ئەبێت دژایەتی پێغەمبەری خوا ئەکرێت ئەم هەموو تۆمەتی بۆ هەڵ ئەبەسرێ هەل لە جادوگەریەوە هەل لە ساحیریەوە هەل لە چەنەها شتی ترەوە شتێکی وات بەرامبەر بە خەڵکی دەرنابڕێت لە پێغەمبەرایەتی خۆی دەربچێت بۆیە نەرمونیانەکەی هۆکار بووە خەڵکی بەڕاستی قەناعەتی پێ بکات بەڕاستی پەیامەکەی زیاتر بچێتە دڵیەوە بۆ یەکێ لەو سەحابانە کاتێکە پێی دەڵێن نەچیتە لای محەممەد واتە مشریکانی قوڕیش پێی دەڵێن نەچیت بۆ لای بۆ ئەڵێ ئەگەر هات و بچی بۆ لای بەڕاستی تەسیری تیاکات ئەبی جادوگەری بەرامبەر ئەکات واتە تەسیری جادوگەریەکەت بەرامبەر بە تۆش ئەکات و تۆش قەناعەتی پیانی ئەم سەحابەیە کە پێشتر ناموسڵمان بووە کاتێکە نزیک ئەبووە دوو شتێ خسە گوێچکەیەوە بۆی کەوا گوێ لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەبێ بەڵام ئەم ئینسانە ئەم مرۆڤەوتی باشە تا چەند ئەبێ من بە گوێی کەسێکی تر بکەم کە خۆم قەناعەتی پێ نەکرد بێت ئەفەرمێت ئەو دووشتم لە گوێشکم دەرهێنا ئەفەرمی کاتێک کە لە گوێشکی دەرهێنا دەچێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەزانێت کە ئەمە ڕاستە واتە بۆ هیچ شوێ بۆ هی نەرمونیانەکەیەوە بووە کاتێک کە ئەبوو سوفیان دەچێتە ناو مەدینەوە ئەفەرمێت وەڵاهی یەکێ لەو شتانەی کە سری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کرد فەرمی ئەم دەم و چاوە ئەم شێوە و ڕوخسارە بەڕاستی لە کەسی درۆزن ناچێت یعنی هەر بە سیرکردنەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵکی ئیمانی پێدەهێنا بۆچی چونکە پێغەمبەری خوا قودوە بووە کەوا بێت ئێمە ئەبێ وەکو پێغەمبەرایەتی سێری بکەین بڵین پێغەمبەری خوا خوای گەورە ناردوێتی پێغەمبەری خوش خوای گەورە ئەخلاق و خۆڕەوشتی فێر کردووە یەکەم پێغەمبەرایەتی دووهەم وەکو ئینسانیەت بەڵێ مامۆستا ئەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە پێناو بڵاوکردنەوەی بانگەوازەکەی تەحملی هەموو ئازار و میحنەت و ئەو هەموو ئیهانەیە بوویەوە لەلایەن سەرانی قوڕەیشەوە نەرمونیانی لای سەرەوەی واتە توندگیری و پەڕگیری و توندوتیژی و هەڵچوون و تووڕەبوون ئەم شتانە لای خوارەوەشی بزانین سنووری نەرمونیانی و دام بە خۆداگرتنی پێغەمبەری خوا تا چ ڕادەیە بووە با ئێمە بڵێن نەرمونیانی چەقی نێوان پەڕگیری و ئەو پەرش تەواو خوار خۆ زەعیفکردنە نەرمونیانی تا چ ڕادەیە بەرەو خوارەوە بتوانین سنوورێکی بۆ دابنین بڵێن هەتا ئەم سنوورە دروسە یا پێغەمبەری خوا هەتا ئەو سنوورە نەرمونیان بۆ لە ژیانی خۆیان بەرامبەر بە هەڵە و خراپەی بەرامبەرەکانی بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تا ئەو ڕادەی کە شەرعی خوای گەورە نەبەزێنرا بێت ئەوەندە نەرمونیان بووە کاتێکیش کە بەزێنراوە بێدەنگ نەبووە نەک ئەوە تا کە بەزێنرا بێت تند بووە بەرامبەر بە خەڵکی واتە ئەوەندە نەرمونیان بووە قەناعەتیشی کردووە لەگەڵیشیە واتە بێدەنگی هەڵ نەبژاردووە بڵێم قسەمەکە بێدەنگ بە نەرم بە بێدەنگ نەبووە قسەی کردووە بەڵام بە شێوەیەکی جوان بۆیە لە سەرەتا ئاەتەکەمان خوێندەوە خوای گەورە دەفەرمێت ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن ئەبم شێوەیە بووە فەرموویەتی خوای گەورە ئەفەرمێت نەرمونیانەکەت بەو شێوەیە بێت کە خەڵکی قەناعەت پێ بکەیت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێکە دیانە خزمەتی لەو کاتەدا شانی دایابوو لە کەعبەدا وتیان ئەی پێغەمبەری خوا تا چەند ئێمە خۆمان ڕابگرین تا چەند ئێمە دان بەخۆدا بگرین کە خەڵکمان هەیە کە سەحابە هەیە ئازار ئەدرێت کە ناڕەحەتی ئەکرێت کە داخ ئەکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک ئەم سەحابە ئەمی پێدا فەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نافەرمێت دێ وەڵا بە ئەمجا با دەستکەین بە کوشتنی خەڵک فەرمێت ئاوا دائەنیشێت و خۆی کۆکاتەوە فەرمی ئەو نە بێتاقەتە بێ بە قسەکە دەموچای سوور هەڵەگەڕێت فەرمی ئێوە تا چەند ڕادەیەک سەبرتان هەیە لە کاتێکدا ئومەتانی پێش ئێوە هەر بە زینوی گۆشتیان لە ئێسقانیان لێ ئەکرایەوە ئێوە چ قەناعەتێکتان هەیە چ سەبرێکتان هەیە دەبێت سەبرمان هەیە بەرامبەر بە خەڵکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهات تا ئەوەی کە دەستکا بە بڵین تون بێ بەرامبەر بە خەڵکی کاتێکە عەماری کوڕی یاسیر کاتێکە بڵین باوکو دایکی لە ئازارە و لە ئەشکەنجایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەلایەن ئەڕوا ئەفەرمێت سەبرن سەبر گرە ئەی ئالی یاسیر چونکە جێگە و شوێنتان بەهەشتە فەرمی سەبرتان هەبێت ئارام بگرن نەرمونیان بن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەچوو خەڵکیان لێ دروست بکات و یان بڵێ شتێکی گەورە دروست بکات لە باتەوەی دوو نەفەر شەهید بێت سەدان خەڵکی تر لەناو بچێت کەوا بێت لە پەیامەکەی خۆیشتا تا ئەو دەقەیە نەرمونیان بووە کە شەرعی خوای گەورە نەبەزێنێت
مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم پێغەمبەری خوا و پەیامەکەی قوتابخانەیەکی زۆر پێشکەوتوو بوون لە پەروەردەکردن و بنیادنان و دروستکردنی تاکەکانی کۆمەڵگا. پێغەمبەری خوا ئەزانی لە کۆمەڵگەی مەدینە هەر لە مەککەشەوە کە ئەم پیاوە بە ڕێزانەی کۆچ پێکرد بەرەو مەدینە باشترین پیاوانی ئەم ئومەتە بوون لە دوای خۆی. ینی لە ڕەوشتیانە لە جل و بەرگ و هەڵس و کەوت و قسە و تەنانەت خواردن و بەدەمەوە بوونیشیان بۆ یەکتر نمونەیەکی زۆر بەرزی جوان بوون. پێغەمبەری خوا چۆن توانی بە نەرمونیانانە ئەمانە پەروەردەکە یام ڕۆڵی نەرمونیانی لە پەروەردەکردنی تاکێکە کە پێغەمبەری خوا پەروەردەی کردبێت چی بووە؟ بەڵێ یەکەم شت کاتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم سەحابە و هاوڵانی ڕام هێنابێت یەکەم شت قورئان بوو. بەڵێ خوای گەورە کاتێکە ئەو ئاەتی ناڕۆتە خوارەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئەویش بۆ سەحابی خوێندوتەوە فەرمووی خوای گەورە بەم شێوەیە پێتانە فەرمێت و پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم تەفسیری ئاەتەکانی کردووە ئاەتەکانی بۆ ئێمە ڕوون کردووەتەوە کەوا بێ یەکەم شتێک پەیامی خوای گەورەی بۆ خەڵکی ڕوون کردوەتەوە نەک قسەی خۆی بوو بێت واتە قسەیە کە بە ئارەزوواتی خۆی بوو بێت بەڵکو خوای گەورە فەرمووی وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى کەوا بێت یەکەم شتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم سەحابی لەسەر گۆش کردبێ قورئانە دوای ئەوە حەدیثی پێغەمبەری خوایە فەرمودەکانی پێغەمبەری خوایە بۆیە کاتێک ئەم سەحابانە دەچنە دەرەوە یەک سەحابە دەنێرێ بۆ یەمەن یەک کەس سجاری وای ئێمە لەناو ماڵ و منداڵی خۆمانە ناتوانین قەنەعەت بە خێزانی خۆمان بکەین ناتوانین قەنەعەت بە کوڕ بە کچی خۆمان بکەین بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم یەک سەحابە دەنێرێ بۆ یەمەن بۆ یەک وڵات بۆ ئەگەر ئەم سەحابە بە جوانی گۆژ نەکرێت چۆن پێغەمبەری خوا سەحابەیە دەنێرێت یەک نەفەر دەنێرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم یەک نەفەر دەنێرێت بۆ مەدینە تا دینی خوا بە خەڵکی بڵێت یەک نەفەر ئەو هەموو یان بڵین ئەو چەند نامەیەکە بۆ هێرقل و بۆ ئەو پاشەکانی تر یەک نەفەری ناردووە بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم دڵنیا بوو ئەمانە بە چاکی گۆش کراون بە چاکی مەدرسەیەکی گەورەیان لە دڵدایە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کاتێکە هیجرەت دەکات یان بڵین بۆ سەحابانە دەفەرمێت بۆ حەبەشە بۆ لای ئەو پاشایی کە کابرایەکی مەسیحیە بێت ئەم سەحابانە کەسانێکی نەخوێندەوار نەبوون واتە هیچ شتێک نەزانن بەڵێ نەخوێندەواریان هەبووە بەڵام مامۆستایەکی گەورە بوون چونکە لای پێغەمبەری خوا بوون کاتێککە دەچنە لای ئەو پیاوە قەناعەتی پێەکەن بە ڕەوشتی جوانیان کە بەڕاستی ئەمە دینێکە خوای گەورە نردوێتی بۆیە نەهاتن ئەم پاشایە بێ بڵێ ئەمانە تونڕەون بە ڕەوشتی جوانی ئەم سەحابانە ئەم پاشایە بۆی دەرکەوت کە خۆشی موسڵمان بێت و ئەو کەسانش لای خۆی داڵدە بدات وە کاتێکش کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە ناو مەککە ئەبێت ئەم سەحابانە هیچ کاتێشتێکیان نەکردووە مخالفی دینی خوای گەورە بێت بۆیە تەنانەت بەرامبەر بە باوک و دایکی خۆیان پیاوێک کوڕێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرمی دایکم سوێنی خواردووە کە ئەگەر هاتو من نێمە سەر دینەکەی خۆی کە دینی مشریکیەتە ئەوە لە بەرخۆر لا ناچێتە دەچێتە بەرخۆر بە پێوە ئەبێ نان ناخوات ئەم شتانە ناکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کاتێککە ئەمەی بیست ئەو سەحابەی بۆی گێڕایەوە فەرمی ئەی پێغەمبەری خوا دایکم ئاوای کرد چی بکەم فەرمی بڕۆ پێی بڵێ من قەنەعەت ناکەم بە دینی تۆ بەڵام نەرمونیان بە لەگەڵیە نەیفەرموو بڕۆ قسەی پێ بڵێ نەیفەرموو بڕۆ دەری بکە نەیفەرموو هەڵوێستێکی نابەجێ بەرامبەر بکە فەرمی لەسەر دینی خۆت بە بەڵام نەرمونیان بە بەرامبەر بە کاتێک دایکی ئەسمائی کچێ بوو بە کریش دێ سەردانی کچەکەیەکە دەرگای بۆ ناکاتەوە هەتاوەکو نازان ئەڵێ ڕوخسەت لە پێغەمبەری خوا وەربم زانم ئایا من بۆم دروستە کە دایکێکی مشریکم هەیە ڕێگەی بدەم بێتە ژوورەوە پێغەمبەری خواژە فەرمێ با ئەو مشریک بێ بەڵام ئەو دایکتە بێ بە نەرمونیانانە هەڵسوکەوتی لەگەڵا بکەیت و بیبیتە ژوورەوە یام ئەرەوەی حەبیبەی خێزانی پێغەمبەری خواش کە ئەبوو سوفیان دێ دەوێت لەسەر دۆشەکەی پێغەمبەری خوا دانیشێ نایڵێ من چۆن ئێڵم لە شوێنی پێغەمبەری خوا دانیشێ بەڵام پێغەمبەری خوا نەهی ئەوەشی لێەکە کەواتە ئێمە ئەبێ لەگەڵ ئەوەی کە بێ سنوورەکانی خوانپارێزین لەگەڵ هەموو کەسێکان نەرمونیان بین با ئەو هەڵگری هەر بیر و باوەڕێکیش بێت بەڵێ تەمان نێرمونیانی کاتێککە خوای گەورە پەیامی خۆی دەرێنێتە سەر زەوی بۆ هەموو پێغەمبەرانە کاتێککە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئەمە بە ئێمە دەفەرمێن بە ئەمەی ڕاگەاند و بەڵام خوای گەورە بە پێغەمبەرانیش دەفەرمێت کاتێککە موسا لەگەڵ براکەیە ئەفەرمێ بڕۆن بۆ لای فیرعەون وقولا له قولا لینا قسەیەکی نەرمونیانی لەگەڵدا بکەن واتە هیچ کاتێ تون نەبن بەرامبەری کاتێککە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئەم هەموو خراپەی بەرامبەر دەکرێت بێگومان خوای گەورە پێی فەرمووە بێگومان خوای گەورە بە گۆشی کردووە تا سەحابەش دەبێ وابێت بۆیە ئەوانیش
لەگەڵ خەڵکیاوا بوون ئەوانیش کاتێک بسە بۆن میکە لەوانە پێغەمبەر ئیبراهیم کاتێک کە ئازەر پێی دەڵێت دەبێت تۆ لەبیتە سەر دینەکەی من ئەم پێغەمبەرە بەڕێزە هیچ کاتێک شتێکی خراپ ناکە بەرامبەر بە باوکی ئەفەرمێت من ئەوەی کە تۆ بڕات پێەتی من ئیمانم پێ نییە بەڵام وەکو باوکێتی خۆم سەری دەکەم واتە هەر نەرمونیان بۆ بەرامبەر بە باوکی خۆی هەر قسەیەکی نەکردووە کە بەڕاستی نەشیاوە بێت وەکو ئەخلاق و خۆڕەوشتێکی ناخراب بە باوکی خۆی بڵێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەمان بە ئێمە ڕائەگەێنێت بۆی کۆها کۆمەڵگایەکی باش دروست بکەین و یەکەم کەسیش کە قودوەی پێغەمبەری خوایە وەروەها سەحابە بەڕێزەکانە بەڵام بەداخەوە کاتێکەوە کەسێکی مسلمان خۆی بە مسلمان دەزانێت و ئەم نەرمونیانی تیا نابێت بەڕاستی پەیڕەوی پەیامێکی خوای گەورەی نەکردووە پەیامێکی خوای گەورەی لە دڵا بەجواری نەچەسبیوە نەگەوە تا لە دیندا نەرمونیانی نەبێت بۆیە زۆر بەداخەوە ئێستا کاتێکە دەوترێت تونڕەوی خێرا سێری ئیسلام بکرێت کاڵن تونڕە و فڵان کەسی تونڕە و یان کۆمەڵە گروپی تونڕە و ئەم ئیشیان کردێک خەڵکی ئەڵێ ئەم تونڕەوانە یانی ئیسلام هۆکارەکەی چییە بەڕاستی دوورکەوتمانە لە دین لە ئیسلام لە ڕاستیەتی دینەکەی خۆمان کەوا ئەزانین تونڕەوی باشترە لە کاتێکدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێت لە هەر شتێکدا نەرمونیانی تێدابێت ئیلا جوانیەکات هەر شتێک بێت لە هەر شتێکە نەرمونیانی تێدا نەبێت ئیلا ناشرینیەکات کابێت ئەمە بەڵگەیەکە لەسەر ئەوەی کە ئێمە هەوڵ و تێکۆشانمان لە کاری ڕۆژانی خۆماندا لە خۆشمان و لە ماڵۆمداری خۆشمان نەرمونیانی تێدا بێت و تونڕەوی هەڵنەبژێرین چووکە بەڕاستی هیچ کاتێک تونڕەوی بە باشە سەر ناکێشێت بەڵێ مامۆستا نەرمونیانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو فەرموودا فەرمێت لە هەر کارێکە هەبێ جوانی ئەکات و لە هەر کارێکیشانە بێ نایڕازێنێتەوە بەڵکو جوانیشی تیا نایڵێ ئەمە چۆن ئێمە بێهینە بەرچاوی خۆمان وە گەزانین هەموو کارەکانی پێغەمبەری خوا جوان و لە ئەنجامی ئەو نەرمونیانیەوە کە باسیەکە لە بەرامبەردا نەرمونیانی لە کارەکان ئەمێنێ ناشرینیەکە ئەمەیان چۆن بهێنە بەرچاوی خۆمان پێدوانیە لە ژیانی ئەمڕۆی مسلمانانە توندی و زبری و ڕقی و تووڕەیەگەیە بۆیە کارەکانیشیان زۆر نابنەمایی سەرنج و جوانی لای خەڵکانی تر بەڵێ تەمەن جاری وا هەیە ڕەتفیعلە جاری وایە کەسێک بەرامبەرت شتێکی خراپ ئەکات بەڵام ئەم کەسە لە ڕەتفیعلی خراپی ئەوە وا دەزانێت ئەمە کارێکی باشە بەڵام لەگەڵ ئەوەشا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەتفیعلی خراپیان بەرامبەر کرد بێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ کاتێ ڕەتفیعلی نەکردووە بە خراپە بەرامبەر بە خەڵکی ناموسڵمان بەڵام کاتێکەوە کەسێکی ملتەزیم یان ئێمەی موسڵمان کە هێرش دەکرێتە سەر دینمان کە قسە بە دینمان دەوترێت کە قسە بە عەقیدەمان دەوترێت بەڕاستی ئەو کاتی ئێمە دەیبینەوە بە بەڵگە لەگەڵیانە قسە بکەین بە بەڵگە ئێمە ڕەفتاری خۆمان بە خەڵکی ڕابگەێنین بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وا بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی گەورە خۆی بۆمان دەگەڕێتەوە کە دەفەرمێت پێغەمبەری خوا چەندەها تۆمەتیان بۆ هەڵبەستەوە یەکێکی وەکو مەهاتما غاندی ڕابەری ڕۆحی هندیەکان ئەڵێ ئەو بۆم دەرکەوتووە ئەوەی کە بانگەوازی ئیسلامی بڵاو کردوتەوە شمشێر نەبووە بەڵکو نەرمونیانی و ڕووخۆشی پێغەمبەری خوا بووە ئایا نەرمونیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تا چەند توانیوێتی بە نەمانی خۆشی بانگەوازێکی باش و جێگیر و بەبەرهەم بۆ دینی خوا بکە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفاتی کردووە بەڵام فەرمودەکانی ماوە بەڵام ئامۆژگاریەکانی ماوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت زەردەخەنەیەک بەرامبەر بە براکەت سەدەقەیە کەلیمەت الطەیبەتی سەدەقەتون قسەیەکی جوان بەرامبەر کە شەرعیە بەرامبەر بە بەرامبەرەکەت قسەیەکی جوانێک و ئەبێتە سەدەقە کەوا بێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفاتی کردووە فەرمودەکانی ماوە ڕەوشتەکانی ماوە ئەکارەکانی ماوە کاتێککە ئەو کەسە وا دەڵێت لە حەقەتە ڕاستە چونکە بۆچی کاتێک ئێمە کەسێک سەیرەکا بڵین لە وڵاتانی ئەوروپا ئەڵێ وڵا موسڵمان ئەگەر لە هەر شوێنێکدا بێت توێژی دروستە بێت یان هەر شەوێک شتێک ئەگەڕنەوە ئەوەندە موسڵمان گیراوە ئەوەندە موسڵمان هۆکارەکەی چی بووە بەڕاستی ڕەتفیعلێکی نابەجیە بەرامبەر بە موسڵمانان بەڵام دەبێت موسڵمانە لەم کاتە نابێت تەسلیم بن بەڵام دەبێت نەرمونیان بن مامۆستا کاتی بەرنامەکەم بەرەوتەوە بوو نەچێ کۆتا پەیامی جەنابتان شتێکە لەبارەی نەرمونیانیەوە نەماوتوێت لە ژیانی پێغەمبەری خوایە و پێویست بکە بوترێت و جەنابتان باسی بکەن بە کورتە باسی بکەن زۆر سپاسدانەکەم
دەست خۆش بێت ئەوەی کەوا بەڕاستی پێویستە لە ئێمە مسلمانە هەبێت و کۆتا قسەمان دەبێت کە دیارە ئەمە لە ڕۆشتی ئێمەدا کۆتا قسە نابێت ئەوەیە کە بەڕاستی نەزانین دین بە تون دەچێت بێرەوە پێشەوە هیچ کاتێک دین بە تون ناچێتە پێشەوە بەڵام بە نەرمونیان بە بەڵگەی تەواوەتی و بە ڕوونکردنەوە نەرمونیانیە کە ڕوونکردنەوەی تێدا بێت کە بەڵگەی تێدا بێت کە قەناعەتی تێدا بێت بەڕاستی خوای گەورەمە دەفەرمێت نەرمونیانیە کە تەسلیم بوونی تێدا بێت خوای گەورەمە نافەرمێت کابێت کۆتا قسم ئەوەیە ئێمەی مسلمان لە هەموو جێگەیەکدا وا نەزانین هەموو کەسێک لە دەرو پشتەکەی ئێمەدا مسلمانە یان وا بزانین هەموو مسلمانە تێگەیشتووە و یان لە دین تێگەشتووە لەوەچ ئەو کەسە مسلمانە بەڵام وەکو خۆی لە دین تێ نەگەشتووە کاتێک کە پرسیارێ دەکات ئەمە بە جوانی جوابی بینەوە هەڵ نەچین وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو تۆ جەناب باسی کرد ئەو سەحابێ دێتە ناو مزگەوت میزەکە ئەکات پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمی وازی لێبێن حتا تەواو بێت کاتێک کە تەواو بوو تەریقیشی نەکردووە فەرمی تۆزێ ئاوبێن کردیانمە جێگەی خۆیدا کابێت پەیامی ئێمە لە ناو مسلماناندا نەرمونیانی هەڵبژێرین تونڕەوی هەڵ نەبژێرین چونکە هیچ کاتێک تونڕەوی سەر ناگرێت مامۆستایان زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون لەوە نایباس زۆر سپاسستان خۆش بێخ بینەرانی بەڕێز بەم شێوەیە ژاتینە کۆتای ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین نەشاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ